بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني بريز لشوي قدري پربركتدا كزور بيزاناني إسلام لسر أوان شوي 27 رمضان ئەو شەوەیە کە خوای پەروەردگار هەڵی بژاردووە لە ناو هەموو شەوەکانی ساڵدا. بەڕاستی شەوێکی پڕقەدرە لە خۆڕایینێ یەک سوورەتی گەورە بە ناوی سوورەتی ئەلقەدر باسی گەورەی ئەم شەوە دەکا. ئوممەتی ئیسلام تەمەنی کەمە. ئێمەی موسڵمانان لە چاو ئوممەتانی تری پێشوودا تەمەنمان کەمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: أعمار أمتي ما بين 60 إلى 70. بەپێی ئاماری گشتی و بە زۆرینە تەمەنی ئوممەتەکەم لە نێوان 60 بۆ 70 ساڵدایە. ئەوانەی کە لەوە زیاتر دەژین کەسانێکن ڕێژەکەیان کەمە. جا لەم تەمەنە کەمەدا کە 15 ساڵی بە مناڵی دەڕوا و بەشێکی زۆری بە خەون و خەیاڵاتەوە دەڕوا، خوای گەورە چەند هەلو فرسەتێکی داوە بە ئێمە وەکو خەڵات بۆ ئوممەتی ئیسلام، ئەویش بەوەی کە قەرەبووی بۆ کردوینەوە لە شەوێکی پڕبەرەکەتدا عیبادەتی 1000 مانگت بۆ دەنووسێ. خوایە هەزاران جار حەمد و سەنا بۆ تۆ. چەند سەعاتێکی کەم لە شەوادا دەنیشی، وەختی ئەزانی لە قیامەتە 83 ساڵ عمرت بۆ نوێ بۆتەوە. جاوەرە هەمووش ساڵەکان قەدرەکانت بەنسیب بێ ئینسان لە چ بەختەوەریەکدایە. واتە کەسی وهەیە لە ئوممەتانی پێشوو لە ئوممەتانی پێغەمبەرانی تردا تەمەنی گەیشتووەتە نزیکی 1000 ساڵ. تۆ عمرت لە 50 ساڵی جاری وایە کۆتایی پێ هاتووە. خوا بە بەرەکەتی ئەم دینی کۆتاییە و چونکە ئێمە کەوتوینە ئاخر زەمانەوە، ئەو خەڵکە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە حەق دەناسێ و ماڵی خۆی چۆڵ دەکا و دێتە ماڵی خوا. لە ڕۆژی قیامەتا دەبینی جاری وهەیە عمری تۆ لەو کابرای 1000 ساڵ عمری هەبوو خێر و حەسەنات زیاتر بۆ نووسراوە بەهۆی ئەم شەوە قەدرانەوە. لە یەک شەوا تۆ 83 ساڵ لە عمرت زیاد دەکا. 1000 مانگ سواز بۆ خوای پەروەردگار. جا ئەم شەوە خاتو عایشەی دایکی ئیمانداران لە پێغەمبەری خوای پرسی صلی الله عليه وسلم: ئەی خۆشەویستی خوا، ئەگەر تووشی شەوی قەدر بووم چی بڵێم؟ چ ذکرێک بکەم؟ فەرمووی بڵێ: اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. بڵێ خوایە گیان تۆ سەڕەوەی گوناهەکانی، گوناه لەسەر ئینسان ڕەش دەکەیتەوە. خوایە گوناهەکانم بسڕەوە و دەفتەری ئەعمالم لە گوناه پاک بکەوە، لێم خۆش بە. جا حەز دەکەم سەرنجتان بۆ دوو شەڕا بکێشم. ئێمە لە قورئانی پیرۆزدا بۆ لێخۆشبوونی بەندەکان چەند ناوێکی خوامان هەیە. خوای گەورە ئەتەوابە. کاتێک کەسێک گوناهێک دەکا دەڵێ خوایە لێم خۆش بە، خوا دەفەرمێ لێت خۆش دەبم چونکە من ناوم ئەتەوابە. ئینسانەکە خوای گەورە دەرگای لێ دەکاتەوە جارشکە لە بازنەی ئیسلامدا وەری دەگرێ. دووەم ناوی خوای پەروەردگار ئەلغەفورە، لێ خۆش بووە. خوای پەروەردگاری ئێمە گوناهێکت کردووە، چاکەیەکیشت کردووە، إن الحسنات يذهبن السيئات. هەر چاکەیەک بکەی خوا خراپەیەک لەسەر ڕەش دەکاتەوە. بەڵام ئەم ڕەشکردنەوەیە نمونونەکەی وەکو چی؟ تۆ لە کۆمپیوتەرەکەتا ئەگەر شتێک ڕەش دەکەیەوە مەسحی شت کردووە، بەڵام لەکوێدا هەر هەڵگیراوە؟ لەکوێدا هەڵگیراوە؟ بەڵێ لە زاکیرەیە هەڵگیراوە، لە سەرلەی خۆڵەکەیە هەڵگیراوە. ئەو سەبەتەی خۆڵەکە دانراوە فڕێداوە تاوێەوە، هەر چەند ڕەشیشت کردوێتەوە. جاری وهەیە ئینسان گوناه دەکا، خوا لێت خۆش بووە، بەڵام مەلایکەتەکەی کە گوناهەکەی نووسیوە هەر لە بیرەتی تۆ لە چ وەختێکە ئەو گوناهات کردو و تۆماری کردووە. زاکیرەکە کە مەلایکەتی سەرشانی ڕاست و چەپتن هەر تۆماریان کردووە. العەفو دێتە پێشەوە.
لەم شەوەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خاتو عایشە نەیفەرموو بڵێ خوایە لێم خۆش بە، ئەها تەماشاکەن، فەرمووی بڵێ خوایە گوناهەکەم بسڕەوە. العەفو یعنی لە زاکیرەی مەلایکەتەکەشان نایهێڵێ، ئەو گوناهە هەر ئاسەواری بە هیچ شێوەیەک پەیوەندی بە تۆوە نامێنێ. ئاوا دوعا بکە لەم شەوەدا بڵێ یا ڕەبی خوایە من گوناهبارم، لەگەڵ ئەوەدا داوا لێ دەکەم لێم خۆشبی، وام لێ خۆشبی مەسحی گوناهەکەم بکەی و لە دەفتەری ئەعمالمدا مەلایکەتیش لە بیریان نەمێنێ. واللهی لە ڕۆژی قیامەتا کە دەچێەوە حزوری خوا ئاسەواری ئەو گوناهەشت پێوە نەماوە. ئەگە دەفتەرێکی پەڕی سپی بێنێ بەرچاوی خۆت بە قەڵەمی ڕەساس لەسەری بنووسە و دوایی بە لاسیک ڕەشیکەوە شوێنی نوچی قەڵەمەکە دیارە یان نا؟ دیارە. ئەی ئەگەر ئەو وەرەقەیە هەر پسووت یعنی وەرەقەیەکی سپی بێنێ پێشەوە هیچی لێ دیارە؟ نەخێرە. عەفوو ئەوەیە. ئەلغەفووری خوای گەورە بە لاسیک لەسەرت ڕەش بۆتەوە، بەڵام هێشتا ئاسەوارێکی لەسەر دڵ و دەروونت دیارە. بەڵام ئەلعەفووی خوای پەروەردگار کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی عایشە بڵێ اللهم ئینەکە عەفوون تحب العەفوە فاعف عنی، ئەم شەوەی ئینشاءالله واز لە قسەی دنیایی بێنن، هەر ئەو مەسافەی پشوەکانیش ئەو زیکرە بکەن، ساتەکان زوو تێدەپەڕن. یعنی لاپەڕەکەی تۆ پەروەردگار هەر لە ناوی بردووە، یەک پەڕەی سپیت بۆ هەڵدراوەتەوە. ئەم شەو شەوی نوێبوونەوەیە، دڵن نوێ بکەوە لە بینی خۆت و خوادا، دڵن نوێ بکەوە لە بینی خۆت و خێزانتدا، دڵن نوێ بکەوە لەگەڵ خۆت و دەوروبەرتدا. لاپەڕە ڕەشەکان هەڵدەوە، خوا لە کێ خۆش دەبێ؟ لەو کەسانەی لە خەڵک خۆش دەبن. ئەم شەو بەدڵگەرنی خەڵک ئازاکە، ئەم شەو سەر لە نوێ لە دایک ببەوە، ڕق و قینەکان بکە بە لاپەڕەیەک و فڕیان دە کوورەیەکەوە و لە ناویان بەرە، خوش دەست بەجێ لاپەڕەیەکی سپی بۆ تۆ هەڵدەداتەوە. بەئیزنی خوای گەورە شەوانی قەدر هەرواتێ نەگەین کۆبوونەوەیەکە و مەراسیمێکی جەماعیە. ئیسلامی ئێمە دروشمات نییە، ئیسلامی ئێمە کردارە. بە کردار بینی خۆت و خەڵک پاکەوە، خوا بینی تۆ بخوای پا دەکاتەوە، عەفوت دەکاتەوە. بەرنامەکەمان لەم شەوەدا باسی ژیانە. یەک ئایەتی قورئان وەردەگرین لە مانجی قورئاندا. خوا دەفەرمێ وەتیلکە الئەیام نداولها بین الناس. کێ ئەزانێ پەندێکی پێشینان هەیە ڕێک تەفسیری ئەم ئایەتە قورئانیەیە؟ کێ لە بیرێتی؟ وتلك الأيام نداولها بين الناس وتلك الأيام نداولها بين الناس. ئەمە ڕۆژەکانن دێن لە ناو خەڵکیدا و ئاڵ و گۆڕ دەکەن. پەندێکی کوردی پێشینانی زۆر جوانیشمان هەیە، ڕێک معناکەی ئەوەیە. بەڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە، ئەوە ڕێک معنای تەفسیرە قورئانیەکەیە. خەڵکینە بێ ئاگا مەبن، ڕۆژان ڕۆژی لە دوایە. ژیان هەمیشە دڵنیا بە ئەی ئینسان لەسەر بارێک ناوەستێ بۆت، نەماڵ، نە سەرۆت و سامان، نە ناو و ناوبانگ و شۆرەت، نە لەش ساغی، نە زانست و عیلم، نە هاوڕێ و جەمی دەوروبەری یاران، نە کورسی و دەسەڵات، نە دڵخۆشی، نە گەنجی، نە سەرکەوتنی هەمیشەیی. هیچی گرنتی نییە بۆ ئینسان، هیچی زەمانێکی نییە بۆ ئینسان. بە چاوی خۆمان نەمان بینی چەند کەس هەبوو لە پیا و لە ژن چەند جوان بوو کەچی بە یەک نەخۆشیێک چی لێ هاتۆ کە دەیبینیەوە ئەو فڵان کەسە هەر خۆت بڕوا ناکەی. چەند کەسەیە لە مێژوودا مەلەکەی جەمال بووە، ڕەمزی جوانی بووە لە پیاوان و ژنان، کەچی پیر بووە، زەلیل بووە، بە نەخۆشی وێنەکانیان داناوە، سەد سوێن دەخۆی دەڵێ قەت ئەمە فڵان کەس نییە. چۆن ئەمە فڵان کەسی شای جوانانە وێستاوای لێ هاتووە؟ هیچ زەمانێک نییە، لە قەدەرێکە لە سووتانێکە خوا نەخواستە دەموچاون ناشەوێت. چەند کەسمان بینی سەرمایەدار بوو ئێستا لێ قەوماوە. 6 ساڵ لەمەوپەر خەڵکێک هەبوو یاری بە پارە دەکرد. وەڵڵی ئێستا لەم ڕەمەزاندا لەناو منداڵەکانی خۆیدا ناوێرە دانیشێت، چونکە ئەوەندە خەڵک دەچێتە سەری بۆ قەرز پەنا بەخوا. جاران بە ئاخر سارەی مۆدیلەوە دەسوڕایەوە، مقاولات و تەندەراتی لێ دەدا. ئێستا لە ترسێەوە مقاولاتانە کە پارەکانی هەموو یەک گیراوە ناوێرە لە ماڵەکەی خۆیدا بێت، دەترسانە هەر شەوە لە شوێنێک دەخەوێت. ئەها سەرۆت و سامانەکە زەمانێک نییە پێت بڵێ هەتا دەمێنێتەوە. چەند کەستان بینی لەو بازاڕی لەنگە و ئەوانە داوای شارەزا بن، ئێوارە خاوەنی کۆڵە سەرمایە بوو، بەیانی مشتێک خۆڵ لە دوکانەکەی لا کۆکرایەوە، بە یەک شۆرتی کارەبا خۆ دەستی کەس شتێدا نەبوو. زەمانێکەیە سەرۆتەکە دەمێنێتەوە؟ نییە.
ئەمانە هەموو شتی کاتین دەبێت زۆر بوریابی. چەند کەسمان بینی لەشی ساغ بوو دەتگوت پۆڵایە، یەک بەکتریا لە جگەریدا و ڤایرۆسێکی جگەر لێدا و هەڵتەکاوە، زەلیلی سەر جێگایە. بەلەش ساغیەکە تەمە نازڵ چونکە زەمانێکی نییە. چەند کەسمان بینی قاقای پێکەنینی ڕۆژەڕەیەک دەڕۆی دراوسەکانی گوێیان لێبوو، تووشی نەخۆشی خەمۆشی بووە، ڕووی خۆش و زەردەخەنە بە ڕوویەوە نابیندرێ، هەمیشە خەم ناکە. چەند کەسە بوو خاوەنی عەشیرەت و دەسەڵات بوو دەیان خەڵکی لە دەور بوو، لە دوژمنایەتێکە هەموو خزمەکانیشی لێ بێبەرین، یەک کەس بە دەورەوە نامێنێ یاخوا لێن نەقەومێ. چەند کەسمان هەیە بە ئامار بە ناولامە مامۆستا هەڵگری شەهادەی بەکەلۆریۆس و دکتۆرا تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بۆ شەو کتێبی خوێندوێتەوە. لە پارێزگای سلێمانی خەڵک دەناسم مامۆستای زمانی کوردی بە کەلۆریۆس لە کوردیدا شەو تەصحیحی ئیمتیحانی تەلەبەی کردووە، بەیانی کە هەستاوە سوبحانڵڵا ناوی خۆی لە بیرچوێتەوە ناو. لێی دەپرسن ئەو شەهادەی پشتسەرت کە لە جامیعە وەرت گرتووە؟ ئەڵێ هەر ئەوەندە دەزانێت، نازانێت ئەوە شەهادەکەی خۆیەتی بۆ خۆی ناوی چییە پەنا بەخوا. شەو ئیمتیحانی تەلەبەی سەح کردووی زانکۆ بی ئامادەی کە بەیانی هەستاوە ناوی خۆی لە بیرچوێتەوە، نازانێت خۆی ناوی چییە. ئەو هەموو شەهادە و هەموو ڕەنجە ئەو هەموو پلێ و زانستە زەمانێک بۆ نێبووت بێڵێتەوە. بۆیە هەمووی کاتیە لێمان دەسەندرێتەوە، بەڵام ئەو کەسانەی بە جوانی بەکاریان دێنن کەسێک جوانە، سیمای جوانە، لەگەڵ یا ڕەوشتیشی جوانە، هەر کە تۆ دەیبینی سیمای جوانە و ئەخلاقیشی جوانە لە خۆتەوە خۆشت دەوێت. کابرا سەرۆت و سامانی هەیە بۆ خۆی جوان بەکاری دێنێ، نەوش و گیانی بێژیانێکی خۆش. مسلمانانیش لە دەستی سوودمەندن، خەڵک دوعای خێری بۆ دەکا. کابرا عیلمی پێیە خۆی سوودمەندە، چەند خەڵکیش لە عیلمەکەی سوودمەند دەبێت. ئەمانە خۆت دەتوانی هەموو ئەمانە بە جوانی بەکاریان بێنە زۆشتی باشن. لەش ساغ یارمەتی نەخۆشێک دەدەی، دڵت خۆشە خەمبارێک دڵخۆش دەکەی. ئەمانە دەتوانی هەم بۆ خۆت بی هەم بۆ خەڵک بی. بەڵێ خۆشەویستان، بۆ خۆتی بەکار بێنە، بە جوانی بەکاری بێنە، کۆمەلگا لێت بەهرەمەند دەبێت. ئێستا قسەیەکی خۆش کە تۆ قسەی جوان بۆ خەڵک دەکەی، بۆ خۆ دڵشادی یان نا؟ هەر کە قسەی نەرم و خۆش دەکەی خۆ دڵشادە. ئەو کەسەی گوێت لێ دەگرێ و قسەی خۆشت بۆ کردو خۆی بە قەرزارت دەزانێ، وایان نا؟ ئەی خوش پاداشتەکەت بۆ تۆمار دەکات، کەواتە لە هەموو بوارێکەوە تۆ بە قازانجت تەواو بوو. عوسمانی کوڕی تەلحە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانی ئەم پیاوە کلیل بەدەستی کەعبەیە، وەکو چۆن ئەم مزگەوتە کلیلێکی بەدەست کەسێکەوەیە. کەعبەی شەریف کلیلەکەی بەدەست عوسمانی کوڕی تەلحەوە بوو. فەرمووی عوسمان سەردەمی مەکەیە، ئیسلام مسلمانان زەلیلن. فەرمووی عوسمان یەک تکام هەیە، یەک تکە. وتی بڵێ ئەی موحەممەد، وتی تو ئەو خوایە کەعبەم بۆ بکەوە با لە ناویە دوورکان نوێژ بۆ خوا بکەم. وتی بەو خوایە نایەوە نوێژ لە ناو کەعبەیە بکەی، چونکە تۆ دینی باو باپیرانمان شێواندۆ تێکت داوە. وتی عوسمان تکال لێ دەکەم، منیش بەشم بە کەعبەوەیە، خەڵکی مەکەم، مسلمان پەیامی پێغەمبەرانم هێناوە، دوورکان نوێژ لە کەعبەدا دەکەم. وتی بەلات و عوزا نایەوم تێدا بکەی. پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی ئەگەر ڕۆژێ هاتە پێشەوە ئەم دنیاە وەک خۆی نەما ئاڵوگۆڕی دەسەڵات بوو، من کلیلەکانم لە دەستی تۆ وەرگرت و تۆ زەلیلی بەردەستی من بووی، تۆ چیەکەی؟ وتی قەد محەممەد ئەو ڕۆژە بە چاوی خۆن نابینی، هەموو ئەوانەی بە شوێنتەوە ژنەکەتە و منداڵێکی عالیە و زەیدی کوڕی حارسە و چوار لات و پاتی وەکو بیلالی حەبەشی ئەوانن، قەد ئەو ڕۆژە بە چاوی خۆن نابینی تۆ ڕۆژی حکمڕانی ئەم شارەبی و کلیلی کەعبە بەدەستەوە بێ. ئەگەر ئەو ڕۆژەش هاتە پێشەوە حەز دەکەم ملم بپەڕێن و لەژێر خاکا بم پێم خۆشترە. پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی دەی وەڵڵاهی وا بێمنەتانە مەژی، ئەم دنیا باری بۆ کەس نییە. سوبحان الله 10 ساڵی پێچوو دوایەوە، 12 ساڵی پێچوو فەتحی مەککە کرا. عوسمان خۆی شاردەوە لە ترسانە. کاتێک کە ئیمامی عەلی لە شوێن نارد لەگەڵ ئیمامی عومەرا فەرمووی عوسمان بدۆزنەوە، کەعبەی داخستووە، دەرگاکەش لەبەر حورمەتی کەعبە مەشکێنن. بە ترس و لەرزەوە هات و دەلەرزی، زانی ها لە پێشەوە قسەکەی چی کردوەتێتی ڕۆژە قەت بە چاوی خۆن نابینی، ئەی موحەممەد تۆ دەسەڵاتی ئەوەتە بێ کلیلی کەعبە بەدەستەوە بێ. ئێستا ئەلەرزێ مسلمانیش نییە. پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هێواش بە ئاوێکی بدەنێ مەترسە، تۆ چاکەیەکت هەیە شەفاعەتت بۆ دەکا. سبحان الله لەو پێغەمبەرە ئەم قسە خرافەی بەبیر ناخاتەوە. ڕۆژەکەی پێدوتم قەت بە حیاتی نایبینی، تۆ دەسەڵاتت هەبێ و من بچمە ژێر خاپیان خۆشترە. فەرمووی عوسمان مەترسە، کاکە مەترسە، مەشڵەژێ، تۆ چاکەیەکت هەیە بە سەرمانەوە، ئەمڕۆ ڕۆژی چاکە و وەفاداریە، ڕۆژی تۆڵە و ئینتیقام نییە.
وتی وەڵڵی ئەی محەممەد میسلمانیش نییە ئەی محەممەد نازانم چ چاکەیەک شک نابم دڵم پێی خۆش بێت کە تۆ عەفوم بکەیت فەمووی با تۆ چاکەیەک لەگەڵ مسلمانێکی ئێمەدا کرد ڕۆژێ ئافرەتێک ناوی ئومو سەلەمە بوو 1 ساڵ بوو مێردەکەی هیجرەتی کردبوو نەیاندەیەش لەگەڵ کوڕەکەیە لەگەڵ کوڕە تاقانەکەیە بە شوێنیا بڕوە سجنیان کردبوو دوای ساڵێک ئەم ژنە هەردەگریا کە سوکاری وتیان کاکە ئەم مسلمانانە پەشیمانبوونەوەیان زەحمەتە لێ ئیگەڕێن با بڕوە بۆ لای مێردەکەی بەڵام خۆی لێ مەکەم بە سەحەب بەڵکو لە بیابانە لە تینوانە دەخنکە ئەو کاتە ناڵێن ڕێگانی لەکردەوە بۆ خۆی فەوتاوە ئافرەتێک لە بینی مەککە و مەدینە چی ئەزانە چەند کیلۆمەترە بەڵێ بەڵێ 400 بۆ 450 کیلۆمەترە ئەو ڕێگا دوورە ئەو ژنە لەگەڵ یەک تاقە مناڵە بە پێکەوتووەتە ڕێ لەبەر ئیمانەکەی بۆ لای مێردە مسلمانەکەی یەک کەس ڕەفاقەتی ناکە کوندە ئاوێک و 6 نانی لە نانەبەرەکەیدایە لە دەرەوەی مەکەم عوسمانی کوڕی تەلحەیە تووشی بوو ها قمەڵێک کافر خێری نییە جاریوە کافریش خێری هەیە خێرەکەی سوودی لێ دەبیندرێ هیچ کەس نێبێ خێر بێ عوسمانی کوڕی تەلحە کە بینی ژنێکی داما و منداڵێکی ساوا بە باوەشەوە و بە تاقی تەنیا دەیەوێت 450 کیلۆمەتری بیابانی عەرەبستان ببڕێ وتی وەڵڵاهی بێغیرەتیە وەڵڵاهی ئێمە کافریش بین بێغیرەتین ژنێکی ئاوا جوان و جەحێڵ بە بیابانە لەگەڵ مناڵەکە بڕوە وتی وەرە خوشکم سواری پشتی وڵاخەکەی من بە حتا دەتگەێنمە نزیک مەدینە جا کە چوو بۆ پێغەمبەری خوای جێڕایەوە ئومو سەلەمە وتی ئەی پێغەمبەری خوا قەت پیاوی وا بەڕێزم نەدیوە وەڵڵاهی لەو هەموو ڕێگایدا ئاوڕی بۆ لا نەدامەوە سەیرێکم بکە وەڵڵاهی هەموو جار دەیگوت دادەکەم خوشکەکەم وەختی ئیسراحەتە وڵاخەکەی یەک دەدا و من دادەبەزیم و دوور دەکەوتەوە بۆی بە ئیسراحەت قەزای حاجەتی خۆم بکەم و نان و ئاوی خۆم بخۆم دەڕۆژ لەکانی دوورە ئاوی بۆ دێنام وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا چاکەی ئەو پیاوە نەبووە من دەگەیشتمێر ئەمە بۆ مەدینە جێڕدراوەتەوە پیاوە سەسان فەرمووی ئەزانی تۆ ئەو چاکە و پیاوەتیت هەیە ئەزانی ئەو پیاوەتیە و مەردایەتیەی تۆ نابێ لە یاد بکرێ فەرموو کلیلەکەی کەعبە هەر ئەوێ بەدەست خۆتەوە بێ نەک هەر بەدەست خۆتەوە بێ حتا دنیا کۆتایی پێدێن نابێت بنەماڵەکەی تۆ نەوەی کوڕی تۆش کلیلی کەعبەی لێ بەستێنرێ لەبەر خاتی ئەو پیاوەتەیە کە کردوتە سوبحان الله عوسمان گەشایەوە ئەی پێغەمبەر محەممەد دەڵێت چی کوڕە خۆ من وەم زانی ئەو خراپانی هەر لەبیر ماوە پێغەمبەر فەرمووی ئەوانە تەواو بوون تۆ چاکەکانت لە بەرچاون ئێستاش لە شاری مەککە نەوەی عوسمانی کوڕی تەلحە کلیلەکان هەر بەدەستەوەیە پاشای سعودیەش بەبێ پرسی ئەوان بۆی نەبچێتە کەعبەوە سبحان الله قسەی پێغەمبەر چەند گەورەیە حتا ڕۆژی قیامەت هەر حاکم و دەسەڵاتدارێک هەبێ بەبێ پرسی ئەوان بۆی نەبچێتە کەعبەوە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆتایی پێهات ها ڕۆژان ڕۆژی لە دوایە عوسمان سەردەمێک وا حاڵی بوو قەت پێغەمبەری خوا دەسەڵات پەیدا ناکە ئەگە دەسەڵاتت پەیدا کرد قەت وا بێ منەت مەژی بڵێ ڕۆژە ئەم کورسی و دەسەڵاتم ئەم پلە و پایەم ئەم دینار و دۆلارم کۆتایی پێ نایە زۆر واری داوای ئەم ڕۆکانە کرێکاری بەردەستە ڕۆژە لە شوێنی مێزەکەی تۆ دانیشێ بۆیە وتمان ڕۆژان ڕۆژی لە دوایە بادیروا بالأعمال سبعا سەروەرمان صلى الله عليه وسلم فەرمووی پەلە بکەن بۆ 7 کردار هل تنتظرون إلا فقرا منسيا 7 لەمپەر هەیە لە چاکەت دەخا 7 لەمپەر هەیە تا تووشی نەبووی خێرا فرسەتێک لێبێنە یەکەمیان فەرمووی هەژاری بۆ خۆی باشە بەڵام فەقرا منسیا خراپە هەژاریەک ئەوەندە هەژاربی شەو و ڕۆژ لەبەر قەرزاری و نەبوونی و نەداری هیچ قەمێکیکەت نەمێنێ پەنا بەخوا لە دەردی هەژاری کە هەژار بووی قەرز لە خەڵک دەکەی کە قەرزت بوو بۆن نادرێتەوە ناچاری درۆ دەکەی وەعد دادەنی و بە خلاف دەبی خۆل لە خەڵک دەشاریەوە شەوگار بە خەمەوە دەچێت سەرسەرین ڕۆژگار بە زەلیلیەوە دەچێت ناو کۆمەڵگا فەمووی وا لێدەن لە عیبادەت دوا دەکەوی ناوێری بێ کۆڕێکی ئاماوە لە مزگەوت تا دادەنیشی لە جیاتی خوتبە بیرت لای قەرزەکان و منداڵەکانتە کە شیرەکە نییە بۆی بکڕی کە کرێی خانووکە هاتووە عنی هەموو دادەبڕی لە چاکە تا ئەو لەمپەرە توش نەبوو بە فرسەتی بزانە ئەو غینە مطغیە جاری وایە فەقیریەکی لە ناوبەر توش نابێ شکر هەبووی بەڵام دەوڵەمەندەکە بوغڕات دەکا وال لێ دەکا ئەوەندە بە ماڵی دنیا بوغڕا دەبی دیسان چاکە و خواناسی و دینداری لەبیر دەچێتەوە هیوا هەیە لە فەقیریان چاکە و خواپەرستی پێ ناکرێ هێوا هەیە لە دەوڵەمەندێکی لە ڕات دەبەدەر دەوڵەمەندی بەرەکەتە بەڵام مطغیە نەبێ یعنی لە سنووری خۆ نەچێ دەرەوە خۆت پێ قاڕون بێ ئەو مەڕەضەن مفسیدە یان نەخۆشیەکی لە جێگاخەر نەخۆشیەکی لە ناوبەر پەنا بەخوای پەروەردگار نەخۆشیش بۆ خۆی هەڵوارێنی گوناهەکانتی پێوەیە بەڵام پەنا بەخوا تووشی نەخۆشیەکی وا نەبی
کە ئاهی نوێژەکانیشن نەمێنێ ئەو هەڕەمەن مفنیدا فەمووی لەم پەرێکی تر لە بەدمی ئینساندا تووشی تەمەنی پیریەک ببی وەکو منداڵت لێبێتەوە دابیت پێ هەڵگیرێ هەنا بەخوا لەو کاتەدا بەئەری بۆ سەر خەڵک و بۆ خۆشت لە خۆت وەڕزی ئەو مەوتە مجهیزە یان چاکە نەکردو دەڵێ کوڕە جارە گەنجم جارە تەوبەی چی فڵان شتی چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە کتوپڕا مردنی خەت پێ بگرێ ئاکاوەڵە ساڵێککە حەج دەکەم ساڵێککە عومرە دەکەم ئەم سا بە ڕۆژوو نابم ساڵێککە بە ڕۆژوو دەبم وەڵا وەختی ئەزانی مردنی خەی پێگرتووی ئەو هەموو چاکەیە دای بڕی دەرگاکە داخرا ئەوی دەجال فەشەڕ و غایب ينتظر یان هاتنی دەجالی سەر لێ شێوێنەر پەنا بەخوا ئەوی الساعة فالساعة أدهى وأمر یان هاتنی قیامەت مردنی تۆ قیامەتی تۆیە هاتنی قیامەتیش دەرگاکان دادەخا بەڵام تا قیامەت دێت تەوبەی بەندەکان هەروەردەگیرێ ئەو کەسەی کە لەم شەوەدا خۆت زۆر بە گوناه باردەزانی براو خوشکی وا هەبووە پرسیوێتی ئەڵێ وەڵڵاهی خراپە نەماوە نەم کردبێ ئێستا لەم ڕەمەزانەدا هاتوومە ئەم ماڵی خوایە ئەم شەوانە لەگەڵ ئێوە دانیشتوم ئەوەی من ناوی کەس دێنین و نەکەس دەناسین بەس ئەمە پرسیار و حەقیقەتێکە ئەو براو خوشکانە دەپرسن دڵم دایمە توندە دڵم خوا لێت خۆش نابێ بەوانە دەڵێم خوا موژدەی داویە هەتا ڕوح دەگاتە قوڕقوڕاگەت ئاخر هەناسا دەی هەتا ئەو کاتەش کە ڕۆژ لە خۆر ئاوەوە هەڵدێتەوە قیامەت دێ خوا تەوبەی بەندەکانی هەر وەردەگرێ چۆن گوناهێکت کردووە هەر چیت کردووە هەر گوناهێکت کردووە إن الله يغفر الذنوب جميعا سبحان الله قرآن چەند وردە یەک وشەی هەزاران مانادا نەیفەرمووی إن الله يغفر الذنوب خەڵکی نەخوا لە گوناهەکان خۆش دەبێت ئەو کاتە دەبوو گومانێکت بۆ دروست بێت دەبێ خوایە گوناهەکەی منیش بەرکەوێ ئەخۆی من زۆر گەورەیە زەحمەتە خوا لێم خۆش بێ خوا فەرمووی جەمیعا هیچ شتێ ناهێڵێتەوە جەمیعا هەرچی گوناهێکت هەیە دڵنیا بە خوا لێت خۆش دەبێت ئەو کاتێک کە دڵت تەندەوە شەیطان هێندە ناڕەحەت بۆ بە تەوبەکەت دێتە پێشەوە دەڵێ فڵان کەس فڵان کوڕ فڵان کەس فڵان ژن فڵان پیاو وەڵڵاهی خوا لێت خۆش نابێت لەو کاتەدا بڵێ شەیتان بە نەفرەت بی تۆ درۆ دەکەی خوا وعدی ڕاستە خوا لێم خۆش بووە نابێ گومانت هەبێ لە لێ خۆشبوونی خوای پەروەردگار یەقینت هەبێ کە خوا لێت خۆش بووە یەقین بە یەقینەوە دڵنیا بە کە خوا وعدی خوایە لە دەسەڵاتی کەم نابێتەوە وەڵڵاهی هەر کەسێک لەم شەوانەدا ڕووی کردوتە ماڵی خوا و تەوبەی نەسوحی کردەوە فرمێسک بە چاوێ هاتووە دڵنیا بن وەکو ڕۆژی لەدایک بوونی پاک بۆتەوە التائب من الذنب كمن لا ذنب له خوشيز دفرمي صلى الله عليه وسلم صلاوتك بنيرين والروحي اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم هر کەسێک گوناهی کرد و تەوبەیەکی ڕاستەقینەی کرد وەکو ئەو کەسەی لێ دێتەوە کە بە حەیاتی گوناهی نەکردووە وەڵڵا لە ڕۆژی قیامەتا گوناهەکان خوا نیشان ناداتەوە تۆ بەکاران دڵتان خۆش بێ شەیطان زەفەرت پێ نێنێ لەم ڕێگایەوە ئەو کاتەی پلەداری و دەسەڵاتداری خوا فەرمووی وتیلکە الئەیام نداویلها بین الناس بێ ئاگا مەبە تو خوا فرسەتی چاکەیە لە دەستی مەدا هەمیشە پێم خۆشە خۆشەویستانە ئیسلامەتی ئێمە بەرەکەتەکەی لەوەدایە شتی خۆمانی خۆمانە ڕێگەی لێ نەگرتووین نمونەی جوانی هەموو میلەتانی ژوەرگرین ئێمە لەم مزگەوتەدا و لە مزگەوتەکانی تریش کە پێشتر خزمەتمان تێدا کردووە و لە خزمەتیدا بووین فێری ئەوە بووین کەسی چاک نمونەیەکی جوان پێشکەش کە حەقمان نییە ئەمە مەسیحیە ئەمە جوولەکەی ئەمە مولحیدە جوانی هەموو کەسم ئیسلامە دەبینێ و دەرس و عیبرەتیشی لەوە دەگرین ئێستا من باسی کەسێکتان بۆ دەکەم کە ئەسڵان موسڵمان نییە هەر پەیوەندی بە موسڵمانانەوە نییە بەڵام دیمەنەکە جوانە بەڵام دیمەنەکە تەفسیری ئاەتی قورئانە خوا فەرمووی وتیلکە الئەیام نداویلها بین المؤمنین وانیا بین المسلمین وایە نەخێر بینە چی بین الناس خوا باسی هەموو مرۆڤایەتی دەکات دەرز لە هەموو عالەم وەرگرا ئەگە بیفەرمووە بین المؤمنین بین المسلمین بەس باسی موسڵمانان بوو تەواو باسی هەموو خەڵک مێژوو بخوێنەوە مێژووی هەموو خەڵک لە وڵاتی بەریتانیا کابرایەکی جوتیاری فەقیر هەبوو وەکو جوتیارە هەژارەکانی خۆمان یەک کێڵگەی بچووکی هەبوو لە دەم ڕووبارێک بوو ئەها لەو چەمی تەقتەق و دوکان و ئەوانە وەکو پارچە زەویەک هەبێ لە دەم زێکەوە جۆگەلەیەکی لێ هەڵبەستە بوو هەندێک خیار و تەماتە ئەو سەوزە هات و شتانەی دەکرد و لەسەر ئەوە دەژیا
مناڵێکی هەبوو مەلەی دەکرد مناڵیش داهاتن بۆ ئەو دەمچەمە مەلایان دەکرد وەکو سەیرانێک و سەیرانگایەکی ژوا بوو گوێی لێ بوو خاکەنازی بەدەستەوە بوو ئاودێری باخەکەی دەکرد و شەتڵ و تەماتە و ئەوانەی ئاو دەدا گوێی لێ بوو مناڵێک هاواری کرد فریام کەون داوای یارمەتی دەکرد کابرا خاکەنازی فڕێدا و مەردانە ڕای کرد سەیری کرد مناڵێک کە شەمەکە بردوویەتی لە قەراغەوە مەلەی کردووە جار بۆ جار قاچی ترازاوە ئێستا مەلەکەش باش نازانێ هاوار دەکا فریام کەون ئەمیش کوڕی دەمچەمە هەر بەجلەوە خۆی بێ پێدادا و منداڵی گرت و بە سەلامەتی هێنایە دەرەوە مناڵەکە ئەو زۆر کوەسکیەوە هەڵی تەکاند و ئاوەکە لە قورگ و لوتیەوە هاتەوە دەرێ ئیتر ماچی کرد و دەستی بەسەرە هێناوتی کوڕی خۆم جارش کەوریای خۆت بە ڕۆڵە تۆ مادام مەلە نازانی نەچی ئەو قوڵایانەوە ها خەریب و پاش بوو خوا ڕەحمی کرد فریا کەوتم مناڵەکەش سپاسێکی گەرمی کرد و ڕۆیشت بەیانی 10 سعات 9 کابرایەکی بەشان و شەوکەت بە ئۆتۆمبیلێکی ئاخر مۆدیلی مواسەفاتی ئەو زەمەنەوە هات و دابەزێ و ڕووی لە چاوگەکە کرد و منداڵەکە وتی بابە ئەوە بوو ئەو پیاوە بوو چوو بۆ لای چاکوچۆنی و مەرحەبایەکی گەرمی کرد وتی کاکە من هەتا ماوە مەمنونی تۆم من ئەو کوڕم هەیە ئەو تاقە کوڕە وەڵی دوێنە بۆی جێڕامەوە توێتی ئەو مامەیە نەبوویایە خوا ئاگادارە من دەخنکام ئەمڕۆ هاتووم سپاست بکەم و بە فەخرێکەوە دەستی بە گیرفانیا کرد و کۆمەڵە پارەی دەرێنا وەکو ئەمڕۆ بڵێ دەفتەرێ دۆلار هەمووی لەسەر ڕەقەڕەقی لێ و ئاوایەکی لێ کرد بۆ کابرا وتی ئەوەش دەستخۆشانەی کارەکەی دوێنێت کابرای هەژار زۆر بە عیزەت بوو وتی جەناب زۆر بەخێر بێی سپاست دەکەم پیاوێکی بە ئەمەکی و هاتووی سەردانت کردوم و کوڕەکەت بۆی جێڕاویتەوە ئەگەر نەشاتیان من لە کوڕی تۆم نەپرسی و باوکت چێە و کوڕە هەژاری کوڕە دەوڵەمەندی چێ پارەکانیشت هەڵگرەوە بیان خەوگیرفانتەوە من ئەو کارم لەبەر ئینسانیەت و خوای گەورە کردووە مناڵێکە و داوای کۆمەکی کردووە هەر کەسێک بێ دەبێ ڕاکەم کارێکی شم نەکردو من کابرایەکی مەلەوانم دەستم گرتۆ هێنامەتە دەرەوە پارەکان خەوگیرفانتەوە بە شێشدا هاتووی خوا ئاگادارت بێ سوپاسی هەڵوێستیشت دەکەم کە تۆ سوپاسی منت کردووە لەو کاتەدا کوڕێکی کابرای جوتیار لە کۆخێکی بچکۆلە بوو کەپرێکی بچکۆلە هاتە دەرەوە کابرای دەوڵەمەندی ملیاردێر وتی ئەوە چییە ئەو کوڕە چتە وتی وەڵا ئەوە کوڕمە وتی ناخوێنێ وتی نەوەڵا وتی کاکە ئەوە تەمەنی چۆدە پێشەوە وتی وەڵای جەناب خوا گەورەش کرد بە تۆی بەخشیوە کوڕی تۆ دەچێتە خوێندن بەڵام من فەقیرم بۆ خوایە پارەی مەکتەبی منداڵەکەم نییە جا خۆشەویستان یەک شتان پێ بڵێم بڕوان پێ بکە ئێمە زۆرجار لە وڵاتی خۆمان ناڕازین خوێندنی زانکۆ ئەکادیمی بەس لە کوردستاندا بەلاشە بەس لە کوردستاندا خوێندن بە بەلاشە ئەینا لە تەواوی دنیادا دەبێ پارە بدەیت لە ئەمریکا و لە بەریتانیا و فەڕەنساوانە کوڕە دەوڵەمەند و سەرمایەدار نەبێ ناتوان لە جامیعە بخوێنێ ئەوە لە وڵاتی ئێمە خوا دەرگایەکی کردوێتەوە بە هەموو کەم و کوڕەکانیشمانەوە الحەمدوللا خوێندنی زانکۆ و پەیمانگاکان بەلاشە ئەڵێ وتی وەڵڵاهی من هەر لە ئێستاوە نیانێدم کاکەوە نادم دواناوەندیشی تەواو کرد بەڵام چۆن بینێرمە جامیعە با خاکە ناسکاریم لەگەڵا بکە و لەو سەوزە و میوەدا ڕۆژانە دەینێرم سەوزەکان بفرۆشێ لە بازاڕ کابرای دەوڵەمەند وتی وەکو پارە لێ وەرنەگرتم عیزەتی نەفسی تۆ زۆر بەرزە هەی ئافرین من دەفتەرێ دۆلارم بۆ تۆ ڕاگرت دەستت بۆ نەبرد وتە بیخەوە گیرفانت من بۆ پیاوەتیم بۆ چاکەم کردووە بۆ پارەم نەکردووە بەڵام وەرە یەک شتم لەگەڵا بکە پیاوی شەریفی وەک تۆ پیاوی بەقەدری وەک تۆ حەیفە کوڕەکەی نەخوێندەوە دەرچێ کوڕەکەی تۆ ببێتە شتێک لە پاشە ڕۆژە هەموو خەڵک سوودی لێ دەبینێ تو ئەو خوایە وەرە کوڕەکە لەسەر حسابی من خەبەر خوێندن خوا من نەپارە دەچێتە گیرفانی تۆ و نەدەچێتە گیرفانی کوڕەکەتەوە بەس تو خوا بە ئەم کوڕە جوان و جەحێڵە نەخوێندەوە دەرنەچێ وەرە بیکە بەرخوێندنەوە من هەموو مەسلەفەکەی دەکێشم شەر بێ کرێکار بگرێ لەسەر حسابی من با لە جاتی ئەم کوڕە جوانە کرێکاری بکە کابرا سەیرێکی کوڕەکەی کرد و کوڕەکە سەیری باوکی دەکرد و کوڕەکە پێ دەکەنی ئۆخەی منیش دەچمە مەکتەب باوکەکە لە تاوی کوڕەکەی و جگەرگۆشەکەی کە هەستی کرد کوڕەکەی چەنە حەزی لە خوێندنە وتی وەڵای ئەو پیاوەتێ بکەی ماڵت ئاوا بێ وتی بەسەر چاو کوڕەی ناردە مەکتەب سوبحان الله کوڕە جا کوڕە فەقیر زۆر زیرەکن زۆر جار ئەوەی کە کوڕە مەسوول و دەوڵەمەندن هەموو فاشلن لە خوێندندا بە زۆری کوڕی فەقیر و هەژارەکە زۆر زیرەک و بلیمە دەرەچن سوبحان الله خوام تەرازۆی تۆن تەوزیع کردووە دەڵێت دەستی کرد بە خوێندن هەموو ساڵی یەکەم بوو لە کولێ تۆپ لە زانکۆی ساندماری لە لەندەن وەرگیرا کوڕی کابرای فەقیر بوو بە یەکێک لە دکتۆرە هەرە بەناوبانگەکان لەو کاتەدا کابرای دەوڵەمەندی سەرمایەدار ئەویش یەک کوڕی هەبوو تووشی نەخۆشی بوو سیەکانی تووشی هەڵکردن بوو تووشی نەخۆشی سیل بوو پەنا بەخوا ڕۆژێ بەم کوڕە گەنجەی وتی کوڕەکەم زۆر نەخۆشە وەکو کوڕی ماڵی لێ هاتبوو چەند ساڵە و پارێ بۆیەدا
وتی بەویستی خی گەورە دەرمانی بۆ دەدۆزمەوە. ئەم دکتۆرە چێ بوو؟ ئەلیسکەندەر فلیمنچ لەبەر پێناوی کوڕی دەوڵەمەندەکەدا شەو ڕۆژی خستە سەر یەک دەرمانی پەنسلینی دۆزیەوە، دەرزی پەنسلینی دۆزیەوە لەو کوڕە دەوڵەمەندەیدا ئەلحەمدوللا نەخۆشەکەی دەفع بوو لە مردن ڕزگاری بوو. لە ڕێگەی ئەوەوە بە ملیۆن خەڵکی لە نەخۆشی سیل ڕزگار کرد و لە هەوکردنی سیەکان ڕزگار کرد. سبحان الله کوڕی ئەم دەوڵەمەندە چۆ بەردەستی کوڕی ئەو هەژارە. ئەو کوڕە دەوڵەمەندە کوفەق هەژارە دکتۆر ئەلیسکەندەر فلیمنچ بوو کە بەناوبانگترین دکتۆری بواری سیلە و دەرمانی پەنسلینی دۆزیەوە. ئەزانن ئەو پیاوەش چێ بوو؟ ئەوە چەرچڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا بوو، کوڕەکەی ناوی وینستۆن بوو. دوایی کابرا بوو بە سەرۆکوەزیرانی بەریتانیا، کوڕەکەی ناوی وینستۆن چەرچڵ بوو. سبحان الله هاها ڕۆژان ڕۆژی لە دوایە. ئەزانی ئەگەر ئەم پیاوە دەوڵەمەندە ئەم مووقیفەی نەنەوەندایە کوڕی ئەم هەژارە نەبووە بە دکتۆر، کوڕەکەی بە سیل دەمرد و هەزاران خەڵکی کەش لە جیهانە بە سیل دەمردن. مووقیفی جوان و چاکی پێش قیامەت لە دنیادا خوای گەورە دەتێنێتەوە ڕێگە. ئەم خوایە ئەوەندە ئەحکەم الحاکمینە. کافر چاکە لەگەڵ کەسێکا بکە ئەگەر بەهەشتیشی نەوێ خوا لەم دنیا چاکەکەی بەزایە نادا ئیلا بە چاوی خۆی دەیبینێتەوە. چەند کەس هەیە دەتوانێت تەلەبەیەک بگرێتە ئەستۆی خۆی مادام قودرەتی خوێندنی تێدایە بڵێ کوڕم کچم خوێنە تۆ بەس بیری لای خوێندن بە شەر بێ من نایڵم بێدەرەتان بی. چێ ئەڵێ کوڕەکەی تۆ ڕۆژێک نابێتە نەخۆشی بەردەستی ئەو کوڕە هەژارە. خوا لە دنیادا دەیهێنێتەوە بەردەستت. ئەمە دینە، ئەمە قەدر، شەوانی قەدر. من حەزەکەم لەگەڵ ژیان هابین. ئیسلامی ئێمە باسی ژیانە، ئەم وانەیەمان دەخاتە مێشکەوە. ئەگەر دکتۆر بووی برای دکتۆرم، خوشکی دکتۆرم، هەر چاون لە پارەوە نەبێ، گەورەتر لەوەنەوە ئینشاڵڵا هەر چاوتان خوا نەخواستە لە پارەوە بێ، بەڵام دکتۆری شەوە لە قاعی عەمەلیاتەوە هاتووەتە دەرێ بە کەسوکاری نەخۆشەکەی وتوێتی من نەمزانی برینەکەی واستەختە لە ناو سکیە، ئەگە ملیۆنێکیکە نەخێنن واز لە عەمەلیاتەکە دێنن پەنا بەخوا. وەرە تۆ لەسەر نەخۆشەکەەوە جارێ بیری لەوە بێ دەبێت پارەی عەمەلیاتەکە زۆرتر بخەوێنی، هاتووەتە دەرێ لە ناو قاعەوە. بەڵام ئەوانە کەمن. ئەو دکتۆرانەشمان هەن کاتی بەڵای دکتۆرمان هەیە لەو شاری سلێمانیە، باوەڕتان بێ باوەڕ ناکەم لە مانجێکە 5 وەرەقە پەیداکە، هەمووی بە بەلاشە بۆ خەڵک. مامۆستای زانکۆ ئەکادیمی هەر هەمووی خێرخوازیە بۆ ئەو خەڵکە فەقیر و هەژارە. تا ئێستاش کرێکەی عادەکەی ئەوەی کە بە زۆریش پارەدا 5,000. ئەوەی تری نەخۆش دەچێت بۆ لە عەمەلیاتەکەی بۆ دەکا کە دەزانێت دەستکوتە پارەی خێش پارەش یەداتێ، پارەش یەداتێ لە کاکەەوە بۆ خۆ سەرفی کە دوایگە چێەوە ماڵێ بۆ تەکرێت تەکسیەوەوانە. ئەو دکتۆرانەشمان هەن چەند بێت چەقەڵ نابێ، هەموو مەلایەک چاک نییە، هەموو مەلایەکیش خراپ نییە، هەموو دکتۆرێک بە ویژدان نییە، هەموو دکتۆرێکیش بێ ویژدان نییە. بەداخەوە جاری وا هەیە خەڵک وازانە هەرچی دکتۆرە بێ ویژدانە، نا چاکەش زۆرە. بەڵام من مەبەستەکەم لەوە بوو کاکی دکتۆر کە خوا و عیلم و زانیاری پێداوی وەڵڵی کوڕە نەخۆشێک کچە نەخۆشێک هات بۆ لات لەبەر خوا پارەی لێ مەستێنە، چێ ئەڵێ ئەوە ڕۆژێک نابێتە گەورەترین پیاوی وڵات. لەسەر ئەمە گوێ لەم بەسەراتە بگرن. ساڵی ئەمە لە گۆڤاری ڕازیانە کە سندیکای پزیشکان دەریدەکە خوێندومەتەوە. ساڵی 1920 نەقیبی سندیکای پزیشکان لە بەریتانیا کاتێک کۆلێجی پزیشکی زانکۆ تەواو بوون، وەکو ئێستا کە تەلەبەکان تەواو دەبن و کوڵاویان دەخەنە سەر نووشاری بە کەلۆرۆسیان لە توعاما دەدەنێ، نەقیبی سندیکای پزیشکان وتارێکی خوێندەوە لە مەراسیمی دەرچوونی پزیشکە تازەکان و کوڕوکچە گەنجەلاوەکان کە بوونە دکتۆر. نەقیبی سندیکای پزیشکان وتارێکی زۆر بە نرخی پێشکەش کرد کە وتارەکەی پێشکەش کرد، وتی بەڕێزان دکتۆرەکان کاری ئێوە ڕەحم و بەزەیی و سۆزە لەگەڵ لێبوردەی، زۆر جار چاوتان لە پارەوە نەبێ بۆ خەدەرەوە نەی ویژدانتان ئاسوودە دەکەن. ئەم دکتۆرە بەڕێزە چی وت خۆشەویستانم؟ ئەم دکتۆرە بەڕێزە وتی بەسەراتێکی خۆمتان بۆ دەجێڕمەوە کە تا ئێستاش لەززەتی لێ دەکەم بە هەموو سەرۆتەکەمی ناگۆڕمەوە. ئەویش ئەوە بوو شەوێکی باراناوی زۆر تۆف و لێزمە بوو، لە دەرگای ماڵەکەمان درا و هەروازیان نەیەنا تا چوومە دەرەوە. کاتێک کە چوومە دەرەوە سەیرەکەم پیرێژنەیەکی داماوە ئەلەرزێ و هەموو لەشی تەڕ بووە. وتی دکتۆر توخوا فریای کوڕەکەم کەوە دەبرێ، توخوا کوڕە گەنجەکەم بێهۆش کەوتووە و دەمرێت توخوا فریامان کەوە. ئەڵێ لەو کاتەدا زۆر بە زەلیلی پاڕایە. وتم عەرەبانەیەکت هێناوە ئەو زەمەنە عەرەبانەی بە دوای ئەسپەوە. وتی من لەو دوورەوە بۆیە هەموو لەشم تەڕە بەخوا چەترێکیشم نەبووە پێی بێم، لە کوخێکا دەژین، بەڵام تاوی جەرگ تاوی داوم و ماڵی تویان پێوتم کە دکتۆرێکی بەناوبانگی توخوا لەگەڵ ماوەرە. ئەڵێ پێم و دایکیان بەخوا منیش نەخۆش دەکەم و منیش ئۆتۆمبیلم لە ماڵ نییە و
بەناومێری خەی بوو دەست بە ڕوویەوە نێم دوایی وتم نا وتم وەرە لەگەڵ تا دێم تا چوومەوێ منیش لەشم هەمووی شڵاڵی ئاو بوو کە چووم خانوویەک بەس بەناو خانوو گەنجێکی تێدایە دەناڵێنێ ئەمان ناڵاندن تای لێ هاتووە خەریکە چاوی دەرەپەڕێ لە ئانوساتی ئەوەدایە دڵی بوەستێ هەر خێرا دەرزی ئارامکەرەوەم بۆ کرد بە ئاو تایەکەیم سار کردەوە ئاوی مغەزیم بۆ هەڵواسی بە دەوریەوە بووم تا نزیک بانگی بەیانی کوڕەکە تەواو وەزعی هێ من بۆەوە عیلاجی پێویستم بۆ دانا ژنەکە چوو لە ناو باوڵیەکی کۆندا یەک دوو پارەیەکی هەبوو وتی دکتۆر تو خوا شەرمەزارم بەو خوا لە ماڵی دنیا ئەوەندە شک دەبم زەردەخەنەیەکم بۆ کردوتم دایەگیان بە پارە نەهاتوم ئەگەر لەبەر پارە بوویە بەم شەوە هەرچی لەشم هەیە لەوە چ منیش هەفتەیەک نەخۆش بم وەڵڵی نەدەهاتمە دەرەوە لەبەر خوا هاتووم هەر وەکو ڕێزی پیشەکەی خۆشم ئەڵێ دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان بە زمانی فەقیرانەی خۆی کوتی یا ڕەبی خوای دکتۆر ئەو خکارت بێتەوە ڕێگا ئەوەندەی دوعای بۆ خێر بۆ کردم جاوە ها دوای چەند ساڵ کە بوو بە نەقیبی سەندیکای پزیشکان لە کولیەی تۆپ لە کاتی دەرچوونی تەلەبەکانی کۆلێژدا ئەمەی خوێندەوە وتی ئێستاش لەزەتی دوعاکانی ئەو پیرێژنە بە هەموو دنیا ناگۆڕمەوە ئەو هەموو سەروەتەم هەیە ئەو هەموو دکتۆر و عەمەلیاتەم بینیوە ئەو هەموو پارەم لەسەر یەک ناوە ئێستاش لەزەتی ئەو کارە خێرخوازی هەر لە سینەمدایە ئێوەش کە دەبنە دکتۆر توخوا کارێک بکەن کە لەزەتی ڕۆحی لێ وەرگرن و فەقیر و هەژار شەو نیوە شەو مەناس و چاوتان لە پارەوە نەبێ ئەڵێ لەو کاتەدا سەرۆکوەزیرانی بەریتانیا هەستا و ڕای کرد بۆ سەد مەنەسەکە پەلاماری سەرۆکی سەندیکای پزیشکانی دا و هەردوو دەستی ماچ کرد خەڵکەکە هەمووی تووشی شۆک بوون ئێستا من قسە دەکەم کابراک لەناو خەڵکاستە ڕێک پەلاماری مندا بێوێ ماچم کە تۆ شۆک دەبێت چکە مۆقیفەکە ئەوە نییە چێژ بێ ئەو کەسە سەرۆکی وڵات بێ ئەڵێ وتیانەوە جەناب بوا دەکەی وتی دکتۆر گیان من قەرزاری تۆم وەڵڵاهی من ئەو کوڕە نەخۆشەم دایکم هەمیشە دەیگوت کوڕی خۆم خۆزگە ئەو دکتۆرەت ببینایە و هەردوو دەستت ماچ کردایە و یارمەتیت بدایە من ئێستا سەرۆکوەزیرانی بەریتانیام دەزانن ناوی چی بوو دەیڤید لۆید جۆرج ئەو منداڵە نەخۆشە بوو ئاخری لە حیزبی کرێکارانی بەریتانیدا بوو بە ڕئیسی سەرۆکوەزیران هات هەردوو دکتۆری ماچ کرد وتی بەداخەوە ئێستا کە تۆ بەسەلاتەکە دەژیاڕێەوە دەزانم ئەوە من بووم دایکم هەمیشە دەیگوت خۆزگە ڕۆڵە بمان بینایە و هەردوو دەستی ئەو دکتۆرەت ماچ کردایە ئەزانی بۆ ئەو دکتۆرە هەموو سەرۆت و سامانی دنیای دێنا بوو بە مێژوو بۆی مێژوو ئەوتانی من موسڵمان لە مینبەری 500 سەن دەیخوێنمەوە کاری مەردانە ئاوایە وتلك الأيام نداولها بين الناس شێ ئەیزانی کوڕی پیرێژنێکی داماو لە کوخا ڕۆژێک ئەبێتە سەرۆکوەزیرانی بەریتانیا چاو بە چاو ناکەوێ بەڵام چاو بە چاو دەکەوێتەوە ڕوو بە ڕوو دەکەوێ هاتنەوە دوای ئەو هەموو ساڵە ئەو لە سیاسەتا گەورە بوو ئەمیش بوو بە نەقیبی سەندیکال لەسەر مەنەسەی زانکۆی پزیشکی یەکتریان بینیەوە دنیاکە ئاوایە چاکەکار بە خوا یارمەتی نەوەکانت دەدا لە سوڕەتی کەهفە خوا لە باسی موسا و خضرا لە باسی منداڵە هەتیوەکاندا پێغەمبەرێکی ئولوالعەزمی وەکو موسا دەنێرێ ئەولیا و ساڵحێکی وەکو خضر دەنێرێ دیوارێک ڕاستکەنەوە بەبێ کرێ و چاکی کەنەوە لەبەر خاتری چی؟ لەبەر ئەوەی دوو منداڵی هەتیو هەیە لەبەر خاتری منداڵەکان بوو لەبەر خاتی چێ بوو؟ دایک و باوشیان وەکانە ئەبووهما صالحا کاتی خۆی باوکی ئەم منداڵانە زۆر خێرخواز و پیا و مەرد بوو خوا لەبەر خاتی چاکەی باوکەکانیان ڕەحم بەو دوو منداڵە دەکا ئەگەر دەتەوێت خوا ڕەحم بە منداڵت بکات لە دوای خۆت ئێستا چاکەکار بە وەڵی بەڕێزان لە تەفسیری ئیبن کەسیرا دەفەرمێ باوکیان نا باپیری حەوتەمیان پیاوی چاک بوو چاکەی باپیری حەوتەمیان هێشتا سیرایەتی کردبوو خوا پێغەمبەرێکی ئولوالعەزم و وەلیەکی خۆی دەنێرێ دیواری ماڵەکەیان بۆ چاکەنەوە وەکانە ئەبووهما صالحا چاکەکار بە نەفعی بۆ منداڵەکانیشت هەیە ڕۆژان ڕۆژی لە دوایە ئەوەی ئەمڕۆ محتاجی دەستی تۆیە تۆ فریایکەوە زۆرم حەز لەو بەسەر هاتە واقعیانەیە کە لە کتێبە تۆمار کراون ئێوە جوان نووسەرێکی میسری بەناوبانگەیە کاتبێکی میسریە زۆر مەقالاتی بەناوبانگەیە چێ زانێت چێ نووسینەکانی خوێن بێتەوە دکتۆر مستەفا مستەفا زاڵمی کوردە نەخێر دکتۆر مستەفا ئەمین بەڵێ دکتۆر مستەفا ئەمین کە سەرنووسەری گۆڤاری
ئەخبار اليومی میسری بووە کاتی خۆی گۆڤارێکی زۆر بەناوبانگ بووە ئەڵێ لەلایەن جەلادەکانی ڕژێمی میسریەوە سجن کرام لەبەرەوەی قسەی حەقم دەنووسی و مەقالاتم دەنووسی و دەسەڵاتم هەژاندبوو بردیانم بۆ دایرەی ئەمن هاوینە چلەی هاوین بە بیجامەیەکەوە لە ناو نوێنی گەرما جەلادەکانی ئەمنی میسری دەریان هێنام بردیانم لە ژوورێکی تاکە کە سیادایان نام شەکرەشم بوو جاوەری ئینسان شەکرەی بێ هەر لە خۆ پێویستی بەچی هەیە بە ئاو هەیە و لە چلەی هاوی نابوو لە ژوورێکی مەتر بە مەتر ئاو دەستیش بوو ئەڵێ وەڵڵاهی لە تاوانە خوا ئاگادارە ئاوی ناو مەسینەی ئاو دەستەکەم دەخواردەوە دوای ئەوە تینوێتی ئەوەندەی بۆ هێنام هەندێک میزی خۆم کرد و ئەوەندەی میزەی کردمە ناو مەسینەکە و میزەکەشم خواردەوە لە تاوانە واللهی بە زمانم سیفۆنی ئاو دەستەکەم دەسڕێوانێ دەموو خوایە بەڵکو یەک تەڕایی پێوە بێ لە تاوانە چاوم نەدەبینە شەکرا ئەو کەسانی تووشی نەخۆشی شەکرە دەبن زۆر پێویستیان بە ئاوە جاوەرە لەو ژوورە دەڵێ هەرچی دەشتم هەبوو سەرا و عەرەق بوو عەرەقەی نێوچەوانم دێنا بەڵکو تۆزە زمانی پێتەڕکەم سیفۆنی ئەو ئاو دەستە نەمدەزانی چی پیسێکی پێوەیە بەنگو بەسک و خوایە تەڕاییەکی پێوە بێ ئەڵێ لەو کاتەدا کە مەعویز بوو بووم لە ژیان هەر لە خوا دەپاڕامەوە خوای ڕزگارم کەینا خوایە بمرم و نەجاتم بێ لەم حاڵە ئەڵێ وەختێکم زانی دەرگاکە بە هێواشی کرایەوە بەڕووندا زۆر بە هێواشی کە کرایەوە کەسێک سوراحەیەک ئاوی پێ بوو خەریب و هاوارکەم دەستی لەسەر دەمی داناوتی قسە نەکەی ئیشارەتی پێکەدەم دەنگ نەکەی بەبێ دەنگی سوراحەکەی هێنایە ئەم دیوە خێرا دەرگاکەی پێوەداوە کە چرپەی نایە ئەڵێ کە دەستم لێدا ئۆخەی ئەی لەو ئاوە ساردە ئەڵێ سند بەخوایە بە هەموو سەروەت و سامانی دنیا هەبووە بەو ئاوە دەمگۆڕیەوە سەرەتا دڵم نەدا هەر هەمووی بخۆمەوە ئۆخەی هەموو دەمارەکانم چۆن تێراو دەبوون چۆن ژیامەوە وێنەی ئەو گەنجە وەکو ئاف کەسێک کە خەریکە جێش دەبێ و وێنەکان بە تەڵخی دێتە بەرچاوت خوایە ئەوە چێ بۆ چاکەی لەگەڵ کردم لەو ئەمنە دڵڕەقانەدا ئەڵێ دوای ئەوەی کە هیچم لەسەری سپات نەبوو کاکە من هیچ خراپەیەکم نییە تەنها چۆمەڵە مەقالاتی ئەدەبی نووسیوە و دژی دەسەڵات خەڵکم هانداوە بە حساب هێنانەوە قاعی گشتیەوە حکم درام هاتمەوە قاعی گشتیەوە کە هاتمەوێ وەم زانی ڕزگارم بووە ئۆخەوە کۆمەڵە خەڵک 20 کەس لە قاعەیەک یا کوڕە دوو قسە دەکەین ئەمجا پارەت پێ بووە کە سوکار مواجهیان دەکردین پاسەوانەکە دەچوو لە دەرەوە شتی بۆ دێناین هەر وەم زانی بچوومە بە هەشتەوە لەو زیندانە فەردیاتمە دەرەوە ڕۆژێ یەکێ لە ئەمنەکان لە پۆلیسی بە دەرگاکە کە هاتە بەر وینەکە شیشەکانەوە وێنەکەی ئەو کوڕە گەنجە بوو کە لە زیندانەکەدا سوراحە ئاوە ساردەکەی بۆ هێنام و من ڕزگارم بوو لە مەرگێکی حتمی بانگم کردم کاکەوەرە شتێکم بۆ بکڕە هاتە پێشەوە وتم تۆز گوێت بێنە وتی چییە وتم ئەرە تۆ نەبووی ئەو ڕۆژە ئاوە ساردەکەت دامێ وتی بێتەنگ بە خەڵک گوێ لەمان نەوێت بە قورعانی ئەعدام دەکرێت وتم ئەزانم بەڵام منیش سرم لەوە سوڵماوە تۆ لە پێناوی چییە گیانی خۆت خستە مەترسیەوە کە ئەعدام بکرێی لە کاتێکا من تۆ ناناسم کتێب مامۆستا مستەفا من تۆ دەناسم تۆ چاکەیەکت بەسەرمانەوە هەیە بەسەر من و باوکم و دایکم و بنەماڵەکەمەوە شایانی ئەوە بوو لە پێناوی ئیعدام بکرێم وتم بڕوان پێ بکەم هیچ تۆ ناناسم و بنەماڵی تۆ ناناسم وتی قوربان لەبیرتە 10 ساڵ لەمەوبەر کە تۆ سەرنووسەری گۆڤاری ئەخبار اليوم بووی هەموو 27 ڕەمەزانان کۆمەکت لە ڕێی گۆڤارەکەتەوە کۆ دەکردەوە بەسەر فەقیر و هەژاری مستحەقە نەک سوالکەرەوەی کە دەزانێت خێرێک لە شوێنێکەیە ناهێڵێ بەر مستحەقەکەش کەوێ فێر بۆ مزگەوت بە مزگەوت و دەستگا بە دەستگا دەگەڕێدام ئەوە فەقیرەکەشمان تیا چوو باوکی من هەموو سەرۆت و سامانەکەی یەک مانگا بوو لەسەر ئەوە بوو بزێ و بەچکەی ببێ بەرنامەی داناوە بوو جا بەچکەکەی بۆ ئەوەندە دەفرۆشین گۆلکەکەی و شیرەکەی ئەوەندەی تیا دەبێ و دەی خۆین و ماز دەفرۆشین و واللهی دکتۆر هەموو سەروەتەکەمان ئەو مانگایە بوو بەڵام قەدەری خوا کە گۆلکەکەی لێ بۆوانە بە گۆلکەوە مندار بۆەوە ئیتر دنیا لەبەر چاومان تاریک بوو هیچ سەرۆت و سامانێکمان نەما باوکم وتی قەسەم بەخوا لە برسان نەدەمرین تەواو بووین دوایی بیری کردەوە وتی ڕۆ بە کابرایەک مامۆستای مزگەوتەکە وتی توخوا نامەیەکم بۆ بنووسە بۆ دکتۆر مستەفا مەحموود بۆ گۆڤاری ئەخبار اليوم بڵێت تو خوا فریامان کەوە خۆم و ماڵ و منداڵم هیچمان نەما مانگایەکمانە بە گۆلکەوە تەواو بوو مندار بووە ئەڵە شەوی 27 ڕەمەزان وەکو ئەم شەوە تۆ لە دەرگای ماڵی ئێمەدا هاتی وتە ئەمە ماڵی فڵان کەسە وتمان بەڵێ لە دەور و دراوسەکان و شاهید و موختاری گەڕەکت پرسی وتیان ئەرە بەو خوایە ئەمە داماوترین خەڵکن ئەمانە دەزبڕ نین و سوالکەر نین وەڵڵی ئەو مانگایان ما دەستیان لە کەسپان نەدەکردەوە بەس مانگا گۆلکەکەشی نەماوە کابرا کۆڵە خێزانە لەو کاتەدا کە تۆ توێتاکەت هێنا و یەک مانگای گەورەی ئەلبانی بە گۆلکەوە
کە باوکم و دایکمت پێدوتن ئەم مانگا و گۆلکەم بۆ ئێوە هێناوە هەر لە بیرمە باوکم چۆن باوەشی پیاکرد و داکم چۆن دەگریا و مناڵەکان بە گۆلکەکانەوە ماز دەکرد من کوڕی ئەو پیاوم و ئێستا لە دەستگای ئاسایی شایش دەکەم کە بیستم تۆ گیراوی لەو ژوورە تا کێشکراوی بۆ ئەوەی بە زەلیلی کوێرت کەن لە تینوانە وتم شەر بێ فرسەتێکە چاکەی ئەو پیاوە بدەمەوە کە 10 ساڵ لەمەوە پێشگیانی ئێمەی زیندوو کردەوە مانگاکەش دکتۆر هێندە پڕبەرەکەت بوو وەڵڵی ئێمەی لە فەقیری ڕزگار کرد هەر خوا بەرەکەتی بەسەلا ڕشتین بارەکەی خێرمەندان زۆر حەڵاڵ بوو لەبەرەوە بڕیارمدا ئەگەر ئیعدامیشم کەن ئاشکراش بێ ڕوحی خۆم دانێم دەبێت تۆ ڕزگار کەم تخوا بەڕزان ها وتیلکە الأیام نداولها بین الناس دکتۆر مستەفا محمود قەت لەو عەقڵەیە بوو کوڕی کابرای خاوەن مانگا ڕۆژێ لە ژیانی لا ڕزگاری بکە بعقلی من و تۆ دادەهات جارێش کەشتیوە خۆشی بیری لەوە نەکردبەوە کەچی هەر لە دنیادا پێش قیامەت خوای گەورە پاداشتەکەی دایەوە چاکە بکە فرسەتێکە دێتەوە ڕێگات وما تنفق من خير لسورة بقرة آيات 272 شاب ومتعودك وما تنفق من خير بيش يوفى إليكم وما تنفق من خير فلأنفسكم هر كاريكي شاكدي كان بو نفسي خوتانا وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفق من خير تكدسان دفمي يوفى إليكم وما فرموي ها سبحان الله دوجار وما تنفق من خير يكم زاد فمفى لأنفسكم هر شاكيك بمال بي بقسيك خوش بي برين مايك بي بعلمك بي بدزگيرويك بي فلأنفسكم يكم زاد بو خوتا يعني بيجو السوري بو داماوكا هبه ام شاكيه بو خوتا دواي فرموي وما تنفق من خير هر خيرك كان يوفى إليكم ضل نيابة لقيامتها پاداشتكتان ددريتوا وأنتم لا تظلمون قد خواستم لناك ما فد بفيرونادا سبحان الله أم دينة شن قوريا بەڵێ بەڕێزان ڕۆژان ڕۆژی دەدوایە وتارەکەمان لێرەدا کۆتایی پێدێنم هەرچەند بابەتەکە زۆری ماوە بەڵام یەک نمونەیەک ئەدیبێکی زۆر جوانی ئێرانی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ سەیری کەشتێوانکە کەشتی لەکوێدا دروست دەکرێت کەشتی لەناو ئاوا دروست دەکرێیان لەسەر وشکانی لەسەر وشکانی بۆیە کاتی خۆی حەزەتی نوح کە کەشتەکەی دروست دەکرد لەکوێ دروستی دەکرد لەسەر وشکانی کافرەکان داهاتن دەیانگوت ئەی داماو کورە بەخوا نوح لە پیریانە خەڵەتاوە ئاها دەمانگوت کاکەم پیاوە شێت بووە توخوا ئاخری تۆ لە ناو دەریا و زەریادا نەبی لەم بیابانە کەشتی دروستکەی خوا فەرمووی وەصنەعی الفولکە بأعیونینا تۆ لەژێر چاودێری ئێمەدا کەشتەکە دروستکە ڕۆژە کەشتی کاری خۆی دەکات ئەوە بوو کە لافاوە ئەستا بەس دانیشتوانی کەشتەکە ڕزگاریان بوو چاکەش کەشتیە ئێستا لە دنیادا دروستیەکەی بەڵام بەحرەکە کەی دەست پێ دەکات کە چوویە قیامەتەوە لە وشکانی دروستی کە بۆی لەو سەر پێی ڕزگار بی لەسەر پردی سڕاتەکە پێی دەپەڕیتەوە ئێستا دروستی کە ئەینا کاتێک کە لافاو هەستا تازە تۆ دروستکردنی کەشتی فریا ناکەوی ئێستا تا وشکانیە و تەختەودارە لە بەردەستایە کەشتەکە دروستکە بۆ ئەوەی لە دەریای قیامەتا پێ ڕزگار بی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەیە عەرەقەی دێتە ئەژنۆی هەیە عەرەقەی دێتە ناوکی هەیە عەرەقەی دێتە لغاوی ئالۆ کاتێ هاوار دەکە ئەو خۆزگە چاکەیەکمە بۆ یەک تۆز بەرزیکمەوە چەند کەسەیە کەشتی هەیە لەو کاتی قیامەتەدا چونکە لە دنیادا کەشتەکەی دروست کردو ئامادەیە یەکسەر دەچێتە ناویەوە و غەرقی عەرەقەی خۆی نابێت لە مەیدانی مەحشەرە یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای لەم شەوی قەدرەدا لێت دەپاڕێمەوە ئەم شەوی 27 ئەو شەوە پیرۆزە بێ کە عیبادەتی زیاتر خێرترە نەک بە قەدر هەزار مانگ خێرترە لە هەزار مانگ یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین لێت دەپاڕێمەوە ئەم شەوە ئەو شەوە پیرۆزە بێ یا ربي خوای جان پاداشتی هزار مانگ زیاترمان بۆ بنووسی اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا خوای جان زۆر گونەهبارین ڕوڕەش و خەجاڵەتباری اینجا چێمان هەیە گوناهی نەکرد بێ هاتینە بەر قاپیەکەت و دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا الله بە گەورەی خۆت نەک لێمان خۆش بە لاپەڕەی ئەعمالی ڕەشمان فرێدە و یەک پەڕەی سپیمان بۆ دروستکەوە یا ربی خوای عفویەکمان بەسەرا بێنی کە ئاسەواری گوناهمان پێوە نەیەڵێ لە داهاتوودا لە گوناه و تاوان بمان پارێزی خوای هیدایەتی ئەو گەنج و لاوانە بدەی ئەم هەموو گەنجە جوانە لە تەمەنی بچووکەوە تا گەورە ڕوویان کردووەتە ماڵەکەی تۆ خوای دەست بە باڵیانەوە بگری خوای لە بەڵاو مصیبەت بە دووریان کەی خوای ئەو پیر و بە تەمەنانەی بە ئیختیاری پێویستیان بە ئیسراحەتە ئێستا ناو جێگایان بەجێ هێشتەوە و بە پیری و بە ئیختیاری ڕوویان کردووەتە ماڵی تۆ خوای عاقبەت خێریان کەی خوای زەلیلی سەر جێگایان نەکەی خوای لە دەست و چاوی خۆیانیان نەکەی خوای لە ماڵا بە حورمەتیان کەی خوای لە بەرچاوی یەکتر حورمەتدارمان کەی
ئەم ماڵانەی تۆمان ئاوەدان کردەوە بە عیبادەتت خوایە ماڵەکانمان ئاوەدان کەیەوە بە ڕزق و ڕۆزی حەڵاڵ خوایە ماڵەکانمان ئاوەدان کەیەوە بە تەبایی خێزان خوایە ماڵەکانمان ئاوەدان کەیەوە بە خۆشەویستی نێوان ئەندامانی خێزان خوایە شارەکەمان و هەموو شارەکانی کوردستان لەم کاتەدا لێزمە بارانی ڕەحمەتی تۆیان بەسەرا باری بێ دڵنیابن ئێستا جوبریلی ئەمین هاتووەتە ئەم مزگەوتانە پەیتا فریشتەی خوای لەگەڵایە خوایە ئێستا ئێمە فریشتەکان لە نێوانماندان لەبەر خاتی ئەو فریشتە پاکانە خوایە لێمان خۆش بە یا شافی یا ئەڵڵا ئەم شەو قەڵەمی قودرەتی تۆ دەکەوێتە کار یا ڕەبی ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا ئەڵڵا یا ڕەبی خوایە هەرکەس نەخۆشە شیفای بدەی یا ئەڵڵا خوایە هەرکەس لە ئەژبا ئازارە دەرزیەک دەرمانێک عیلاجێکی بۆ بکەی بە شیفای یا ئەڵڵا هەر کەسێ ئێستا خەمبارە قسانە زەردەخەنەیەک خۆشیەک هاتە دڵیەوە خوایە تەواو دەرونی ئاسوودەکەی خوایە هەرکەس نەخۆشی دەرونی هەیە ئاسوودەیەکی و ڕەحمی پێ بکەی یا ئەرحەم الراحیمین خوایە هەرکەس دەستکوت و هەژارە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە خوایە هەر کەسێ وەکو ئەو خێرە و مەندانەی باسمان کرد بەدەم فەقیر و هەژارەوە بوو یا ڕەبی خوایە ئاوا چاکەکانی خۆی بێنێوە ڕێگا هەر لە دنیادا پاداشتی بدەیتەوە لە قیامەتا ڕزگاری کەی کەشتی ئەعمالمان پێ بەخشی دروستی کەین بۆ ئەوەی لە قیامەتا فریامان کەوێ یا ئەرحەم الراحیمین ئەو کچ و کوڕانەی کە تا ئێستا زەواجیان نەکردووە خوایە دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە خوایە ئەو کوڕ و کچێک لاوانەی بە هەر هۆکارێک بێ بەختیان نەبووە و زەواجیان نەکردووە خوایە بە هاوسەری حەڵاڵی خۆیان شادیان کەی لە خراپە بیان پارێزی گەنجی ئەم زەمانەوە ئەم کوردستانە خوایە زۆر ڕوو لە تۆن لەناو ئەم هەموو خراپەکاری دەوروبەرە چەند خواپەرستێکی جوان دەکەن خوایە بە حەڵاڵی خۆیان شاد کەی خوایە هاوسەری حەڵاڵیان بەنسیب کەی خوایە کاریان بۆ ئاسان کەی خوایە ئەو مامۆستایانەی کەوا دڵی قوتابیەکان خۆش دەکەن خوایە دڵخۆشیان کەی خوایە ئەو قوتابیانەی کە دەرچوون سەرفرازیان کەی لە ساڵەکانی داهاتوودا خوایە ئەو قوتابیانەی کە ئیکمالن دڵ بە خەمن بۆ دەوری دووەم یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوایە عیلمیان زیاد کەی مێشکیان فراوان کەی بە زمانی بە ڕۆژەوە دێنە زانکۆ پەیمانگاکان یا ڕەبی خوایە تۆش دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە منداڵمان ساڵح کەی ئەولادەکانمان ساڵح کەی عیلم و حیلمیان پێ ببەخشی خوایە ئەوەی منداڵی ساڵحە تەمەنیان پڕبەرەکەت بێ ئەوەی منداڵی لاسارە ساڵحی کەی یا ئەڵڵا یا وەهاب چەند دایک و باوک داوای دوعای خێر لە موسڵمانان دەکەن بۆ منداڵێک یا ڕەبی خوایە ئەولادی ساڵح بەوانە بەخشی کە تا ئێستا نیانە یا ڕەبی خوایە ئەولادی ساڵح بەوانە بەخشی کە نیانە خوایە شەوی قەدرە خوایە لە لای تۆ ڕێزمان هەبێ ئەم شەوە ناوی شەوە بەڕێزەکەیە خوایە لە لای تۆ ڕێزمان هەبێ خوای یەک بە یەکمان لە لای فریشتەکانی تۆ ناوی ئەم شەوە تۆمار کرابێ یا ڕەبی خوایە ڕێزدارمان کەی لە ناو یەکترا ڕێزدارمان کەی لە بەرچاوی یەکتر ڕێزدارمان کەی لە لای هاوپیشەکانمان لە لای برایانمان لە لای خوشکانمان خوای گیان ئەمن و ئەمانی ئەم کوردستانەمان لێ تێک نەچێ خوای گیان ڕەحم بەم پارچە کوردستانە بکەی لەناو ئاگری فیتنەی دەوروبەرە یەک هەرێمێکی بچکۆلەمان هەیە کە ئەمانە خوایە ئەم میلەتە خۆت دەیبینی چەند ڕوو لە تۆیە دەی خوایە تۆش ڕەحممان پێ بکەی یا ئەرحەم الراحیمین یا سەلام سەلاممان بە سەراب بارێنی یا سەلام لە تەقە و تەقینەوە و ئاشوبمان پارێزی یا ئەڵڵا لە شەڕی ناوخۆ و دووبەرەکی ناوخۆ بە دوورمان کەی خوایە هەرکەس خێری ئەم میلەتەی دەوێ موفەقی کەی خوایە هەرکەس خێری ئەم میلەتەی دەوێ موفەقی کەی هەرکەس چاکە چاکتری کەی هەرکەس لار و لەوێرە و ڕووی لە تۆ نییە ئێستا لەگەڵمان نییە خوایە شەوانی داهات و هیدایەتی بدەوێتە ناومان خوایە هەر کەسێک لەم ڕەمەزانەدا بەشداری ئەم سفرەی ڕەحمەتەی نەکرد بێ بەشی نەکەی نەیمرێنی هەتا ئەم بەرەکەتە بە چاوی خۆی دەبینێ و دەیکەی بە ئەهلی مزگەوت یا ئەڵڵا خراپەکاران کە ئێستا لە شەقامەکانن لە نادیەکانن لە شوێنە خراپەکانن یا ئەڵڵا یا هادی ئێمە ڕقمان لیان نەخوای جەل هیدایەتیان بدەیت یا ڕەبی خوایە هەر کەسێک کە ئێستا میوانی ماڵەکەی تۆیەوە ڕەحمەت بەسەرا کردووە هەر کەسێک لە نادیەکانە لەسەر جادەکانە لە تریاخانەکانە لە شوێنی مەلها و خراپەکانە خوایە دەستیان بگری و ڕزگاریان کەی خوایە لە چاڵی زەرکاوی تاوان بیان هێنێ دەرەوە خوایە بیکەی بە براو خوشکین پاکمان بیان کەی بە میوانی ماڵەکەی خۆت یا ئەرحەم الراحیمین خوایە عاقبەتمان بەخێر بژێڕی یا ئەڵڵا عاقبەتمان بەخێر بژێڕی خوایە گیان عاقبەتمان بەخێر بژێڕی و آخر خێرمان کەی برحمتك يا أرحم الراحمين وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين